بینەوە میوانێکمانێت لە ئیسپانیات گارسێق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت کە جەنابیان ڕاستەوخۆ لە ئیسپانیا و میوانی ئەم گەشەی ئابوورین کاگیات گارسلااوت لێبێ ئەم کاتت باش دەمەوێت لەو بەرەمێنایە خۆتڕاگررتنی بەرەمێنانی نەوت و فرۆشتنی نەوتەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستاندا. تۆ چۆن ئەم دۆخە لێگە دەیتەوە پێت وایە کاریگەری و ئەنجامی ڕاگرتن ئەو بڕیارەی دادگای ناوبژیوانی ژووری بازرگانی نێودوڵەتی لە پاریس چۆن دەشکێتەوەوانی و چ کاریگەریکی لەسەر نەوتی هەرێمی کوردستان وەراق دەبێت؟ سڵاوتان لەستا تەبیعی جەنابتان زۆر ئاماژە وەگاکانی هەرێمی کوردستان زۆر ئێمە چەند جارێکیش ئاماژەمان چەند ساڵی ڕابردوو ئاماژەمان پێکردووە کە ئێمە ژێرخانی ئەم بارکردنمان هەیە. ژێرخانیان بارکردن ریفە لەبەرەوە هەرێمی کوردستان دای سیاسەتی بەرهەمهێنان هەناردەکردن فرۆشتنی بەکاردهێناوە لە کێڵگە نەوتەکانە کەپەسیتیەکی توانایەکی زۆر دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە بتوانێت نەوتیدا حەزم بکات. تەبیعی لەگەڵ وەستاکردنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە جگەلەوەی کە بەرهەماوەستەیە هەر لەگەڵ هەناردەکردنا یەکسەری هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشا بێتەوە ڕوبەڕووی فرۆشتنی نەوتە بێتەوە لە مقابلیشە کە نەوتەکەی نەفرۆشا کێشەی داهاتی بۆ دروستە بێت. ئێمە ئەزانین هەرێمی کوردستان پێش ئەوەی کە ئەم کێشانەی ئەم دوسێ ماڵەشی پێ لە ساڵی ڕابردووە نەوتەکەی بە سعرێکی زۆر هەرزارتر فرۆشتەوە کۆمپانیا نەوتیەکانیش شایستەکانیان بە بەردەوامی دواکەوتووە ئەوە جگەلەوەی کە بە بەردەوامی موچێ بچەخۆرانی هەرێمی کوردستان و خزمەتگوزاریەکان لە وەزەیەکایەکە پێویست ناکە باچکەین یەکوێت تاکبەتاکی هەوڵاتی هەرێمی کوردستان ئەزانێت لە بارودۆخێکا بووە تەبیعیەن بارودۆخە نوێ کێشە و ئاستەنگی زیاتر دروست دەکات. بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ دافعەیەک بێ بۆ ئەوەی بتوانین ڕاستە درەنگ وەختە و پێگە و مووقیفی وتوێش یاخود دانوستانکردنی تیمی هەرێمی کوردستان لە بەغا زۆر لاوازە. باشە کاگیاتگار لە دواترە باس لەو هەوڵەی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق دەکەین بۆ هەماهنگگیکردن و بۆ لێک تێگەشتن بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە. بەڵام لێستا ئێمە چەند کێڵگەی نەوتیمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە پشتی پێبەستێت و بەرەمێنانی نەوتی تێدا بێت؟ سیانزە کێڵگە هەیە هەرێمی کوردستانە کۆرمۆر حساب ناکەین کۆرمۆر چونکە ڕاستە لە ڕێگەی بۆدی نەوتی هەرێمی کوردستانەوە نەوتەکە کۆندنسێتەکە داخڵە بێ بەڵام داهاتەکەی هیچی بۆ هەرێمی کوردستان نییە و هەرێمی کوردستان سوودمەند لێتی تەنها بۆ ئەوەی جۆری کوالەتی نەوتەکەی تۆزیە بەرزکاتەوە ئەو کێڵگانەی تر کێڵگەی ئەگەر کێڵگەی گەورە سێ بکەین تەنها ئەتوانین بڵێن سێ چوار کێڵگەن یەکی 500,000 بەرمیلی هەیە ئەوە بوو ئەمڕۆ ئیعلان کرد کە بەرهەمهێنانی بەکامەری وەستاوە کێڵگەکەی تریشیان فورمەڵەیە کە کۆمپانیای کار بەرهەمهێنانی تیاکە ئینتاجی لە نێوان 150,000 کە ئەمەیان لەوە ئەچێ دواترینیان بێ کە لە بەرهەم بوەستێت چونکە نزیکە لە پاڵاوگەکانەوە و کاتێکیش کە نزیک بوو لە پاڵاوگەی کارەوە ئەتوانێت بەرهەمەکانی ئاڕاستەی ئەوێ بکە و بەڵام کێڵگەکانی تر ڕوبەڕوویە بنەوە و ئێمە چەند ڕۆژی هەر لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد چەند ڕۆژێک بەردەوام بێ یەک لە دوای یەک کێڵگە نەوتیەکان لە بەرهەمهێنانەوە سن و ئێستا لە دوێنێەوە دەستی پێکرد لە فێریەوە دەستی پێکردووە بە چاوەڕێکرێ لە سنی و دووس پێشەوە چەند کێڵگەیەکی تریشی بچێتە پاڵ ئەوە لە نەتیجا ئەگەر ڕێگەکە نەکرێتەوە یاخود ئەگەر قوڵەکان نەکرێتەوە ئەواوی بەرهەمهێنانی هەرێمی کوردستان ئەوەسێت و جاری تر هەرێمی کوردستان داهاتی نزیکە بێتەوە لە سا هەفتا بۆ لە سا هەشتای داهاتی لە دەستەیە. باش لە ئێستادا هیچ بارێکی فرۆشایی نەوت هەیە هەرێمی کوردستان کە نەگەیشتە بێتە دەست کڕیارەکانی هیچ شتێکی لەو بابەتە هەیە؟ ئاخیر باری هەرێمی کوردستان بارکراوە لە جێیهانەوە ئاڕاستەی ئیسرائیل کراوە هێشتا نەگەیشتووەتە ئیسرائیل لە واچێ لە چەند ڕۆژی داهاتوە. باش هەرێمی کوردستان لە 170 بۆ شای داهاتەکەی لە دەست بدا دۆخی ئابووری ئەم هەرێمە چی بەسەردێ؟ هەرێمی کوردستان تەبیعی ئەبێ پەنا بێت بۆ بەقا یعنی چەند جار وتومانەوە ئەم قسەیە کە زۆر دووبارەیە و شتێکی تازەشمان کەشف نەکردووە ئەگەر چاوەڕێمان کردایە لە چەند ساڵی ڕابردووە بەم قۆناغە ئەگەین لەبەرەوە هەرێمی کوردستان بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە سیاسەتی دواخستنی کێشەکانی کردووە نەک چارەسەرکردنی کێشەکان معدل کێشەکانی یاوەتە دەست چەند ڕێکەوتنێکی کورد مەوداوەهین تەنها ڕێگە لە بەردەم هەرێمی کوردستانە ئەوەیە ڕاستە مووقیفەکەشی لاوەسە بەڵام بە هەر شێوەیەکە بووە و بگا بە ڕێکەوتن
لەگەڵ حکوومەتی فدراڵیا بۆ ئەوەی بتوانێت سۆمۆش نەوتەکەی بۆ بفرۆشێ بە تەکید یعنی قسێکیان کردو قسەکە زۆر منتیقە یعنی هەموو کەسێک حسابات زۆر ئاسانە یعنی ئەمە زۆری نایە بۆیە تێبگەین تۆ نەوتەکە سۆمۆ پێوتون ئێمە ئەگەر بە زیاتر بۆتان بفرۆشین کێشەتان چێنەوە شتێکی تریش هەیە هەرێمی کوردستان نابێت متوانەی بکاتە سەر یاخود نابێت زۆر پشتی پێ بەسێ بەوەی کە زۆر جار لێرە و لەوێ ئەبیستین کە عێراقیش پێویستی پێیەتی ڕاستە عێراق پێویستی پێیەتی و نرخی نەوت احتیمال هەیە تۆزێ بەرز بێت بەس ئەو زیاد بوونەی نرخی نەوتە هەمووی یەک پەیوەست نییە بە هەرێمی کوردستانەوە بەشێکی پەیوەستە بە چینەوە بەشێکی پێویستە بە ئەمبارەکانی ئەمریکا و بەشێکیشی تەماسیرەکانن لەگەڵ هەواڵەکانە تۆزێ نرخ بەرز و نزم پێیەکەن و قازانجێکی زۆریان دەسەکەوێت لەبەر ئەوە و هەر ئەو زیاد بوونە ئەو $2 کە زیادەکە ئەگەر گریمان هەمووشی بەهۆی نەوتی هەرێمی کوردستان و نەوتی کەرکووکەوە بێکە لە مانگی 200,000 بەرمیل ڕۆژانە ئەوی شەناری کردو لە ڕێگەی بۆری هەرێمی کوردستانەوە هەر ئەو بەرزبوونەوەیە بەو 3 ملیۆن و شتێک کە لە جنوبەوە هەناردەیەکە هەربووی ئەوەی بۆ ئەکاتەوە یعنی پێویستی بەوە نامێنێت لە کاتێکشە بەغا ئەتوانێت هەربووی ئەمەی جیهان بکاتەوە لە باشوورەوە لە ڕێگەی بەسرەوە بگەێنێت بازارەکانی جیهان لەگەڵەوەشە ئۆپێکیش ئەم وەزعی پێخۆشە ئۆپێکیش ئەوێست نرخی نەوت بەرز بێ و چونکە مەترسی دابەزینی نرخی نەوتە بوو بە بەردەوامی لەبەرەوە چاوەڕێ نەکەین لە چەند ڕۆژی داهاتووە کە ئۆپیک دانیشتنەکە نرخی نەوت یاخود بەرەمێنان کەم کاتەوە بۆ ئەوەی نرخ دابەزە یاخود ئەمە کاریگەری هەبێ لەسەری لەبەرەوە ئۆپیک کاریگەر نابێ لەسەری ڕاستە لە ماوەی کورتمەودا بازار شڵەژانێکی پێوە بێ بەڵام لە ئاراستەیەکی ئاسایی وەرەگرێتەوە چونکە هێشتا بازاری نەوت شتی زۆرتر هەیە کاریگەری هەیە کە بازارێکی زۆر دۆنەستیارە کە بەم 500,000 ئەتوانێت لە شوێنی پێوە زۆر بە ئاسانی جێگیری بکرێتەوە لەبەرەوە هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا نەوتەکانیش ناکەی تەحملەکەن لەگەڵ هەرێمی کوردستان قسە نەکەن ئەمە بینیمان ئێشکەیان هەر لە هەمان ئەو بەیاننامەی کە بڵاوی کردەوە هێنتێکیە ئاماژەیەکیە کە ئەگەر هەر کەسێک ڕێز لە گرێبەستەکان و نەوتەکەمان لێ بکرێ خوشایستانەکانمان بە ئێمە بە تەقدیرەوە مامەڵی لەگەڵاتین کەواتە ئەمە ئەتوانین بڵێن هێنتێکە ئاماژەیەکە بۆ وەزارەتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ وەزارەتی نەوتی عێراقیش کە ئەگەر عێراقیش ئەم ئێمە ئامادەین لەگەڵیانە دانیشین. باشە کاگیادگار وەفتێکی هەرێم لە بەختاتە بۆی کار ڕێبکەون هەرێم و بەغداد لەسەر میکانیزمێک پێت وایە میکانیزمە گونجاوەکە بۆ ڕێکەوتنی نێوان ئەم دوولایانە لەسەر فرۆشی نەوتی هەرێم چی دەبێت چی دەتوانێت بێتە چارەسەر بۆ ئەم دۆخە ئێمە دوو چارەسەرمان لەسەرە چارەسەرێکی موقەت و خێرا کە ئەوەیە ڕێکەوین و کە یاسای بودجە ڕێکەوتی سەرەتایی لەسەر کراوە لەسەر و ئالێت و میکانیزمەی کە دانراوە چونکە ئیسە بڕیاری داوە دادگا ئەگەر تەنها و خاڵش بێت کە تورکیا هەڵێ ئێمە دۆڕانومانە بارکردن و فرۆشتنی نەوتی هەرێمە کەواتە 2000 کەڕەبیش دەجێهان ئەمبارەکان لەوێ لەژێر دەستی تورکیایە ناڵێ نەوتەکەت بارکەیت کەواتە هیچ ئیسپادەی لێ ناکەین نەوتەکەشت بڕوات جێهان لەوێ نافرۆشێ ئیلا ئەبێ سۆمۆ بیفرۆشێ و بەڕەسامەندی سۆمۆ بفرۆشێ کەواتە ئەبێ ئێمە لەگەڵ سۆمۆ وەزارەتی نەوتا ڕێککەوین ئەمە لە ڕێگەی بە شێوەیەکی خێرا و لە دوورمە و داشا ئەبێ تەنها شتێک کە بەدەست هەرێمی کوردستانەوە ماوەتەوە یاسای نەوت و غازە یاسای نەوت و غازیش ڕاستە مەوقیفمان لاوازە بەڵام هەر ئەبێت تێبپەڕێت چونکە ئەمە چوارچێوەی یاسایی مامەڵەکردن لەگەڵ سێکتەری نەوتا دیاریەکە ئیلتیزامات و واجباتی هەر لایەک دیاریەکە و ئەبێ هەوڵی خێرابیرێ ڕاستە زۆر دواکەوتووە بەڵام هەوڵی خێرابیرێ بۆ ئەوەی بتوانێت واچەوەیەکی یاسایی بۆ سێکتەری نەوتی هەرێمی کوردستان بدۆزێتەوە چونکە بەڕاستی ئیستا پرسیار لەسەر قانونیەت و بۆشایی یاسایی هەیە ئەتوانین بڵێن دوای ئەمەوە مەترسی دروستبوونی بۆشایی یاسایی هەیە لە هەرێمی کوردستانە چونکە یاسای نەوت و غازداین لە ساڵی پارەوە بەپێی بڕیاری دادگای فیدراڵی هەڵوەشێنراوەتەوە لەبەر ئەوە چوارچێوە یاساییەکە تەنها لە ڕێگەی یاسای نەوتی گازی فیدراڵیەوە ئەچەسپێ و ئەتوانین مافەکانی خۆمانی تیا بچەسپێنین بەو نەرجەی خیتابی سیاسی هەرێمی کوردستان لە بەغا یەک بێ هەر یەکە و بە دوو ئاراستەی چایە خیتاب نەکات و لێدوان نەیە و وتوێژ نەکا و دانستان نەکا بە دوو ئاراستەی جیاکە تەبیعی عێراق هەمی پێ
باشە کاگیاتکار دەمە بگەڕێن سەر بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریسە و باس سێواکە دادگای ناوبژیوانی پاریس باس سێواکاڵێ گرێبەستەکەی هەرێمی کوردستان و تورکیا یاساییە بەڵام فرۆشتنی نەوتەکەی نایاساییە ئەمە ڕوون نێواتە چۆن کاتێک گرێبەستێکی یاسایی بێ کاتێک کاری پێدەکرێت و نەوتی پێدەفرۆشێت بۆچی فرۆشتنەکە کارپێکردنەکە یاسایی نییە باشە گرێبەستەکە بەشێکی بۆ گواستنەوەیە باشە بۆ گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستانە بەو بۆرەی کە لەگەڵ عێراقا هەیە مبەڕیرەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی قانونیە بە پێی دەستوری عێراق چەسپ پێدراوە کەواتە جوزدە لە عێراق بۆ مامەڵەکردن لەگەڵ یا بە مامەڵەکردن لەگەڵ بەشێک لە عێراقا دێت بەڵام هەناردەکردنەکەی دادگایەک لای کردوێتەوە کە لە دەسەڵاتی یاخود فرۆشتنەکەی با بڵێن فرۆشتنەکەی وەبارکردنەکەی دادگایەک لای کردوێتەوە فرۆشتنی نەوت لە سەلاحیەتی هەرێمی کوردستانە نیە کە بە بازرگانی نێودەوڵەتی حسابی بۆ پێوە بازرگانی نێودەوڵەتی لە ئیخساساتی ئەمە توانین بە هەردوو لا قسەی لەسەر بکەین بەڵام ئەمانەیەک لای بوونەتەوە تاکو سبەینێ من و تۆ بڵێن ئەم مەرحەلە تێپەڕی و بە مێژوو ئەبێ ئێمە لە دوای ئەمەوە قسە بکەین قسەکردن بۆ دوای ئەمە بەرهەمی هەیە نەک ئەوەی لە ڕابردووە چیت بووە بڕیارێکی دوو دادگات هەیە یەکیان دادگایەکی ناوخۆیە کە بەرزترین دادگایە لە عێراقا و ڕێز لێگیراوە لە هەموو ناوەندە نێودەوڵەتیەکانە و دادگایەکی تری نێودەوڵەتیش هەیە ناوبژیوانی کە بە هەمان شێوە حکومەکانی و بڕیارەکانی مزەمن باشە کاکیاتکار کۆتا پرسیارێکم لەبەری کاتمان زۆر لەبەر دەست نەماوە پێ دوایەکەی هەناردی نەوتی هەرێمی کوردستان دەست پێکاتەوە بە پێی و زانیاریانی کە دەست کورسانیوس کەوتە باسیەوەکرێ ڕەنگە لە 1 تا 5 نیسان دەست بکرێتەوە بە هەناردەکردنی نەوت ئەمە تا چەندێک ڕاستە چی هەیە سەبارەت بەم بابەتە تەبیعی ئەکەوێتەوە سەر دانوستانەکانی نێوان وەزارەتی نەوت و وەفتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەقا بگاتە پێنجی مانگ من دڵنیاتەکەمەوە جگە لە تەقتەق هەموو کێڵگەکانی هەرێمی کوردستان بەرهەمێنانیان ئەوەستێ تەبیعی عێراقیش دوور نییە بێوێ سیاسەتی مماقەلەکردن وەکو چۆن لە ڕابردووە هەرێمی کوردستان ئەو سیاسەتەی بەکارهێناوە عێراقیش تەخیرت کا دیسانەوە هەلەی نییە لەوە عێراقیش کێشەیەکی نییە و وتم 100,000 بەرمیل لە 100,000 بەرمیل زۆر بە ئاسانی ئەتوانێت لە جنوب بۆ زیادی کا و ئاراستەی بازاڕەکەی بگۆڕێ لەبەرەوە مەترسی ئەوە هەیە ئەگەر ئێمە تەنها ئەومان لە بەردەمایە بە زووترین کات بە هەموو گوشت متینێکمانەوە بگەین بەڕێکەوتن لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقیە پێویست ناکە لە بەقا بگەڕێینەوە لەوێ دانیشین تاکۆگەین بە بڕیاری یەکسەری و یەکلاکەرەوە لە مەسەلەکە تەبیعی ئەگەر بەرهەمەکانیش بۆ سێتیسان کێشە لەوانەیە بۆ کێڵگە نەوتیەکان لە هەندێک لە کێڵگە نەوتیەکانە کە خاستن ئەوانەی کە بەرهەمیان قورسە لەوانەیە کێشیان بۆ دروستکە لە دواییە بۆ بەرهەمێنانەوە بۆ کولفەیەکی زیاتریشی پێچێت لە کاتێکا جارێکی تر بەرهەمێنان دەست پێ بکەیتەوە کاگیادگار سوپاس بۆ زانیاریەکانە سوپاس کامیوانی ئەم گەشتەی ئابووریوی زۆر سوپاس بۆ یادگار سێخ سەرۆکی ڕێکخراوی ڕۆنبین بۆ شەفافیەتی نەوت کاتژنابێن لە ئیسپانیا و میوانی کورسانی نووسبوون سوپاس بۆ زانیاری